لەگەڵ بەرفراوانبوونی بەرخودان و بەرگریکردن لە ڕۆژئاوای کوردستان بە شێوەیەکی بەرچاو خواست لە سەرپۆشینی جلوبەرجی کوردی زیادی کردووە و گەنجان ڕۆژانە بە جلی کوردیەوە دەستنە کەمپینەکان و بەشداری چالاکیەکان دەکەن. بەختیار ماوەی 32 ساڵە کڵاو و جامانە بۆ جوانترکردنی جلوبەرجی کوردی دەفرۆشێت. ماوەی 18 ساڵیشە بەبێ بەرامبەر بە شێوازی ناوچەجیاکانی کوردستان کڵاو و جامانە بۆ هاوڵاتیان دەبەستێت. وەکو خۆی دەڵێت لە ئێستادا خواست لەسەر شێوازی بەستن و لەبەرکردنی کوردانی ڕۆژئاوای کوردستانە. وەکو گەنجێکی شاری هەولێر بەڕاستی ماوەی 32 سارە کڕین و فرۆشتنی کەلوپەلی کوردەواری دەفرۆشم بە تایبەتی لە نێو ئەو کەلوپەلانە فرۆشتنی کرا و جەمەدانیە. ئەو ماوەی کە ئەو وەزعی ڕۆژاوا هاتە پێش حەز دەکەم خواستی زۆر زیاتر بووە، چونکە لەبەر ئەوەی خەڵک دەربڕینی خۆی تەنانەت بە قاتی کوردی بە کرا و جەمەدانی بە جل و بەرگەی کە فۆلکلۆرە ینی دڵخۆشی خۆی بۆی دەردەبڕیتن. زیادبوونی خواست لەسەر جلوبەرجی کوردی لە کاتێکدایە کە لە ئێستادا لە تەواوی هەرێمی کوردستان و ناوچەکە ڕۆژانە بە شێوەیەکی بەرفراوان کەمپین و چالاکی هەمەجۆر بۆ پشتیوانیکردنی کوردانی ڕۆژئاوای کوردستان بەڕێوە دەسێت و کچان و کوڕانیش بە جلی ڕەسەنی کوردیەوە بەشداری دەکەن. جلوبەرجی کوردی نرخەکانی لە 800,000 دەست پێ دەکا هەتا 200,000 دینار. شکلی دوورینەکە ماندیبوونەکەی زیاتر نرخەکەی دەگۆڕی، جۆری قماشکرد نرخەی دەگۆڕیتن. ئەو دۆخێکە لە ڕۆژئاوا هەیە خەڵک زیاتر هەستی نەتەوەی بەهێز دەبیتن واسە برسەبر ئەمن حەزم لێ بەهێز بیتن لۆی جلوبەرجی کوردی خۆمانە. پشتێنیشمان هەیە تایبەتە بەوان مەسەڵەن نرخەکەشی زیاد بوو لەگە ئەو وەسعی پشتێن و هەوری مەسەڵەن ئەمەنەوەکمان هەیە بە 15,000 بۆ لەگەڵ سێ ڕۆژە بیتە 18,000. جورجێتمان هەیە، براسۆمان هەیە، قماش کرێپمان هەیە. لە کنەوە مەسەڵەن دەست پێ دەکاتێک لە 1500 تا 6,000 دەڕاتن. بە گوێرەی شێوازی دوورین نرخی جلوبەرگە کوردیەکان دەگۆڕێت. بە وتەی فرۆشیاران و بەرگدروەکانیش ئەمساڵ زیاتر خواست لەسەر شێواز و نەخشەکانی ڕۆژئاوای کوردستانە. جلی کوردی وەک هێمایەکی نیشتیمانی و نەتەوەیی بۆتە ڕەمزێک کە لەلایەن هاوڵاتیانەوە خواستی زۆری لەسرە، بە تایبەت لەم دۆخەی ئێستای ڕۆژئاوای کوردستان بۆ پشتیوانیکردن لێیان کورد زیاتر گرنگی پێدەدات. ڕامان مستەفا کورسات نیوز، هەولێر.